سڵاوێکی بەهارانە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. لە بەرنامەی ئەم جارەماندا دەپرسین بەهار چی دەگەێنێ لای تۆ؟ دەپرسین جیاوازی بەهاری ئەم ساڵ و بەهاری ڕابردوو چییە؟ بەهار لای تۆ چی دەگەیەنێ؟ ینی وڵا جەوەکی خۆشە باران خەڵک دێتە دەرێ بۆ سەفرە و سیاحات جەوی گۆگۆڕێتن یعنی باشترە لەوەی کە لە ماڵەوە بی ینی بێزار بووی لە ماڵەوە؟ ئارێوەڵا لە بێ ئیشی لەو قەیرانەی دێنە دەرەوە جەوەکەی دەگۆڕین بڕێک خەمەکال لەبیر دەکەین لە بۆوەیە ئەو سوودانەیە. بەهار لای تۆ چی دەگەێنێ؟ ئەگەر ینی تۆزێ وەسفی بەهارمان بۆ بکەی بزانم بەهار لە بۆیە ینی گەشتێک سەیرانە چی دەکەیت جێی وەردەگرن لە دەرێ بەسەر لە خواردنەچی دەبیت تکەچی دەکەی ئەوها یانی لە بۆ ئەوەندەیە جەوە چی وەردەگری. ئێوە تەنها لە بەهاران دەرەچن؟ پێشانی ژەمە یعنی داوا پێشەمان چمان خۆمان جێی خۆمان دەرەچین زۆرمان دەگۆڕی تکەمان ڕادات نەدەرێن. بەگشتی بەهار بە وەرزی گەشت و گوزار و وەرزی چوونە دەرەوە سەیران چوونە دەرەوە سەیران دەزانوانە دڵتان خۆشە لەم بەهارە؟ ئەنی بەگشتی تۆ دڵش لەم بەهارە دڵ خۆشە؟ وەڵای هیچ بکەین هەدەبی بیڕۆین لەگە بڕۆین. تۆ چێ دڵ خۆش؟ ئەمە هاتینێرە جەوەشی بگۆڕین ینی کەفکرد لەو قەیران و لەو بێ مەعاشی و بێ و شتەی دەکەیەوە چێ دڵی خۆشە؟ ئەمە هاتینە ینی کوبری ئەو شتانە لەبیر بکەین بەس بە ئەسڵ وڵی کەس دڵی خۆش نییە ئەسبنی هەرێکە و ئەو عایلانەکە دەستن و ماری مشکلێکیانێ ئەوەیە مەسەلە. تۆ دڵ خۆشە لەو بەهارە؟ وڵای خۆشە ئایبی نییە برین چۆکە و هەیە بەس شەشوانە. ئەم قەیران و ئەو وەزع ناخۆشی ئێستا کوردستانی گرتووەتەوە کاریگەری بەسەرەوەی گەنجی شەبووە. وڵا هەروڵە تەبعا هەبووە یعنی لە شتکردین لە هەموو شتەکان خەیران هەر هەبوو لەم لایەکی. وڵی باشە لە چاو ئەو دڵناخۆشیە و وەزعی عفرین و کەرک و وەزعەکە زۆر ئالۆز کراوە چکو لەبەرچە خەرکەکە دری خۆش نییە و مرتەح نییە وەچی جاران ئەگەوەچی ساڵ پارە کۆپێرارەکە باید زۆر باشتر بوو. ئەنێ ئەو ساڵ بەهاری ئەو ساڵ جیاوازیە لەگەڵ بەهارانی ساڵی ڕابردوو بە پێوەکەوە بەهاران دەرەچن و ئیش و کار دەکەن. بەڵێ زۆر چکو خەڵک پێشان بۆهاران دەردەچوو دری خۆش بوو لە کێفی عالی خۆگای سوی دەکرد بەخشیشێک تشتش دەدات و لۆ لێت دا ئێستا کابرا لە ماری دێتە دەرێ مرتەح نییە. پێشەچی بەخێراتتان دەکەم بەڕاستی ئەو بەهارە لەگە هەموو بەهارەکان کە فەرقی هەبوو بە حکومی ئەوەی ئەو نەحەقی تورکیا و ئەو قەیران و کۆمەڵێک مەشاکلی ئەو زروفە ئێستا کە بابنە تێکەتینە سەر ڕاهێمووی هەموو وەسعەکەش ئەو بێ بودجەی و بێ مەعاشی و بەس بەڕاستی خەڵکەکە بەنسبەت جەژنی نەورۆز وەکو سمبولەکی لێهاتی ئەگەنا کەس لە ناخۆ کەس هیچ کەسێک دڵی بۆ وەسعی و بەو نەورۆزەش خۆش نییە تەنانەت وەی لێهاتیە نەورۆزیش با بڵێن بوویتە بەزمای هەوایەکەمان لێ بگرن ئاسمانمان لێ بگرن هەروەندەمان لە دەستمایە. زۆر بەخێر بن سەرچاوم. ینی بەگشتی تۆ ئەم بەهارەیە جیاواز لەگەڵ بەهارەکانی ترە بینی و خەڵک کەمتر ڕویان لە دەرەوە گەشت و سەیرانەکان کردووە؟ بتەئکید یعنی زۆر تەفەڕقی ئێستا لە بینی مەسەلەن بەهارەکان کە ئێستا تەماشا دەکەی لە 5 سارەی 4 سارەی عەرەبە یعنی ئەگەر بێت و گەشتیارە بیانیەکان نەبێ بابنە عەرەبەکان نەبێت و تەماشای وەزعەکەی دەکەی هەمووی دلی کوردی ڕاستە عەرەبەکەش دلی کوردی لە بەردەکە ئەویش دێتە دەرێ بەس خۆشی جاران لەکوێ ئێستا لەکوێ زۆر فەرقیە تەنانەت لە هەتاوەی لێهاتی منداڵەکانیشمان ئێستا هەست پێ دەکەن ناوی عەبادی بوویتە داک و بابی لەسەر زاری منداڵەکانیشمان لەسەر نسبەت مەعاش ئەو زروفەی ئێستا. جیاوازی ئەم بەهارە لەگەڵ بەهارانی ساڵی ڕابردوو چییە ینی هەست بە جیاوازیەکەی؟
وڵا خۆمە جیاوازەکە چیە هەروەکی خۆیت هیچ جیاوازەک نییە کە بڵێن ڕوویدابیت بەسیە بەهارەکانی پار و پێرار قەدیم خۆشتر بوو کە بڵێ خەڵک دڵی خۆشتر بوو خەڵک مێشتی مشغوڵ نەبوو خەڵک بە هیچ مێشتی مشغوڵ نەبوو هەر هەموو یعنی حەزی بە دەرەوە بوو خەڵک ئاگای لە خەڵک بوو ئێستاوە نەما بەڕاستی هەموو مێشتی مشغوڵ بۆ مێشتی بە شتی تر مشغوڵ بۆ ڕات بەکەنیە و لەوە هەنێ لە ڕووی گەشت و گوزار و سەیرانەوە هەزەکەی ئەمساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو گەشتیاران کەمتر ڕویان لە دەرەوە کردیا طبعا بەڵێ هەر زیاتر گەشتیار ڕویان لە دەرەوە کردو کەمتریش و هاتوونەتە یەکوانش لە ساڵەکانی تر یعنی زۆر کەمترەوە ساڵەکانی تر یعنی زۆر زیاتریش هاتوونە و خەڵک لێرە سەفەری کردو بەڵام ئێستاوە کوزاران نەماوە تۆ نەورۆزی ئەم ساڵ بەراورد لەگەڵ نەورۆزی ساڵانی ڕابردوو وەکو گەنجێکە لەوانەیە زۆربەی نەورۆزەکان هاتوویتە دەرەوە هەز بە جیاوازیەکەی باخوا زۆر فەرقی هەیە لە ڕاستی لە هەموو ڕێوەکە فەرقیە لە بۆیە کە خەڵک کەمتر هاتە دەرێ خەڵک بە زۆر لە بۆیە قەیران وشتەوە زۆر مێشتی مەژغوڵ بووە باری دەرایەکە تەواو ئەوە نییە ینی بەو شێوە زۆر مەزۆر چێن لە مامەیە سەلام عەلەیکم چۆنی مامەجان باش ئەحواڵ سەلامت فاک لەوانەیە تۆ زیاتر لە 5 نەورۆز تا 10 نەورۆزە بینی بێ نەورۆزی ئەم ساڵ جیاوازە لەگەڵ نەورۆزانی ساڵی ڕابردوو پێشەشی بە خراتی کەناڵەکەتان دەکەم کەنالی پەیام بەڕاستی نەورۆزی ئەو سار لەبەر عەفرین وەزعەکەی بڕێکتێکدایە ئەگەناز لە ساڵانی پێشتر زروفەکە خۆشتر بوو وەزعەکە و بڕێ بە قەیرانی دارایی وەزعەکەی هەرێمی کوردستان و وەزعەکەی عەفرین بەڕاستی کارەساتێکی گەورەیە لەو ملەتی کورد لە هەر چاپارچەی کوردستان بەڕاستی وەزعەکەی ئێمە خۆش ئەو ساریش خۆشە بارەکەمە نێبێ ناخۆش بەس لە چاو ساڵانی ڕابردوو فەرقی زۆر هەیە بەڕاستی فەرق پێکە دەکەی ینی وەدەکەی بەڕاستی فەرقەکەی ئەو سال لەگە پارەکە تەماشای خەرکە بێزەوە بێ خۆڵخە لە وەزای عەفرینە بە وەزای ژیانەی قەیرانی دارایی هەرێمی کوردستان وەزعەکە لە بەهەندێ بەڕاستی بەهاری ئەو ساڵ بە جیاواز لەگەڵ بەهارەکانی ڕابردوو ینی کە بەعام ینی کوردان لە بەهاران گەشت دەکەن و سەیرانەکەن و تۆ جیاوازێکی ئەو تۆ دەبینی لە ڕووی سەیرانەوە لە کە لە بەهاران خەڵک کەمتر دەرچووە بەرێ زۆر ساری پار و پێرا زیاتر خەرک دەسو زیاتر خەرک هەمووشەی دەکەن زیاتر خەرک گەشتی دەکرد بە سەیرانەکان بەس ئەو سارەکە وەچی پار نییە پار زۆر فەرقیە ئەو سار لە باوەچ پێم وتی لە باو وەزعی ژیانەکەی ئەوها بەساتیە ئێستا ئەو سارش خۆشە ژیانیشی زۆر خۆشە ئەو سارەکە وەزعەکە خۆشە یعنی قەیرە خەرکە عام هاتە دەرێ گەشت و گوزارێکی خۆشە لە خۆی بەزیادبی ئەو ساریش باشە بەس لە چاو ساڵانی ڕابردوو فەرقی هەیە ئەو سارەکە زۆر فەرقی ئەو سار لە ساڵانی ڕابردوو بەڕاستی جیاوازەکەی بەهاری ئەم ساڵ ڕاستەکە من لەوەیە بینم بەهۆی زروفێکی ناخۆش دنیاکی ناخۆش تێکەوتوین هەروەها بێتەوە وەزعی خەڵک تۆزێ نالەبارە و سەقامگیرێکی ناتەواوی بەڕێ و واژە خەڵک ئیتیمان بەهینی خۆیدا و گوێ بە و شتانە نادا ئێمە چەند وەرزێکمان هەیە لە ساڵە ئەگە لە وەرزەکان وەرزی بەهارە تۆ چه هەستێکت هەیە ینی هەست بە دڵخۆشیەکەی کاتێ بینی بەهار هات بەتاکی دەوڵات خۆشی خۆی هەر ناوەکەی کاڵی بەهار بیستوێکی سێتی خۆشێکی خۆی تایەتی ئینسان ئەگەر لەو کاتەیە لەو حاڵەتەیە زۆر نامورتاحی بێ مەجبورە بیاد بە دەرەوە و خۆشەکەی خۆر بکە بەتاکی خۆشی خۆی تیا هەر ناوەکەی ناوێکی خۆش و پیرۆزیشە شتێ لە مانگی بەهار یان چ گوڵێ یان درەختێک شینە بێ کە تۆ دڵە پێ خۆش بێ وەڵایی ڕاستەکەی هەر سەوزایەکە و بۆن و بەهاروی خۆشە سروشتەکەی جوانە مەنزەرێکی جوان بۆنی خۆش سەوزایەکەی بەلای من بە هەموو شتێک جوانترە بەهار لای تۆ چی ئەگەنێ یان شتێکی بەهار دڵە پێ خۆشە بێ کە لەم وەرزەی بینیت بەهار بەڕاستی کەسکاتی و خۆشی یعنی خەڵکەکە دڵی بە و کەسکاتی خۆش دەبێت دێتە دەرەوە لەگەڵ وەرزی بەهاردا زۆر شت دەگۆڕێ بەهاری ئەم ساڵ لەگەڵ بەهاری ساڵانی ڕابردوو هەست بە چ جیاوازیەکەی تۆ جیاوازیەکەی بڵێم چۆن ینی لە ڕێو خەڵکە و وەزعنا لەبارەکە ینی بێونچەیە و بێپارەیە زۆر خەڵک دێتە دەرەوە بەس بە مەنزەر و هادیار دڵیان خۆشە بەس ناخۆ نادڵخۆش نین وەڵا بە تەکید بەهاری ساڵانی ڕابردوو خۆشتر بوو لە ڕووی بژێوی ژیانە و خەڵک مرتاحتر بوو ئەلحەمدولایە ئێستاش هەر خۆشە لەخوا بەزیابێت لە ڕووی ئەمن و ئاسایشەوە سەقامگیرە
خراپ نییە بەس ساڵانی بەهاری ساڵانی تر خۆشتر بوو لە ڕووی مادی و بژێوی ژیانەوە تۆز ئەو کاتە باشتر بوو لە وەرزی بەهار کۆمەڵە گوڵ و گوڵزار پەیدا بن تۆ بە کام لەم شتانەی بەهار زۆر معجیبە هەز دەکەی بەهار بێ بۆیم شتەیە دەستە پێ بگا وەڵا وەرزی بەهار تامان سەرەتای وەرزی ساڵەکانیشە سروشتی زۆر جوانە گوڵی نێرگزە خۆش ناوێ باروەڵا زۆریش گوڵی نێرگز لەم وەرزەیە دێ دڵە پێ خۆشە بیاننا دڵم پێ خۆشە گوڵێکی زۆر جوانە بۆنی خۆشە شتێکی زۆر جوانە وایڕۆڵە دەستە خۆش بێ دا تۆ بە چ شتێکی ئەم بەهارە دڵە خۆشە بێ بە سەیران و گەشتەکان کە ئێوە لە ماڵەوە دێنە دەرەوە طبعاً بە سەیرانەکەی بە دڵخۆشیەکەی بە زروفەکەی بە هەموو شتێک لە بەهاران هەستێکی تایبەتە هەیە بەڵێ ئارێوەڵە نێرگزە خۆشە بەڵێ نێرگز کچ نەبێ من گوڵەکاڵم ناکچ من یە نێرگز وتم نەوەگەی تر لێرە بڵەوە دامنی خۆشەوێت و جیازیەکە لە نێوان کچەکانی تر نا گوڵەکە طبعاً گوڵەکە خۆشترە ساڵی جارێ دەرەکەی گوڵەکە ئەوەی ساڵێ جارێ دەرەکەوێت خۆشەویستە تاکیت خۆشەویستە تۆ بەردەوام لە بەرچاوی ئافرەتێکی خۆشەویستنی وڵای ترێش خۆشەویستی خۆی هێویش خۆشەویستی خۆی خۆشحاڵ بووی بەڕاستی بەهار یعنی هەر تعبیر ناکرێت هەر چەندی برێم هیچ خۆشێک بڕوا ناکەم تعبیر ناکرێتن یعنی بەهار واتە خۆشی واتە یعنی ژیانی نوێ دیسان لێ سەر لە نوێ یعنی هەرچی بکەم یعنی وەسفی ناکرێت لە بەهار شتێکی ئەم بەهارە لای تۆ زۆر خۆشە سەیرانەکەی گوڵ و گوڵزارەکانی سەوزایەکە ینی تۆ دڵە پێ خۆشەوێ حەزەکەی بەهار بێ بۆی لەگەڵ ماڵەوە دەرچی ئەنی شتێک زیاتر دڵە پێ خۆشە والله ئەمە پێم خۆشە 24 ساعت لەگە مار مندارە دەربچم ئەس ئارێ وڵە 24 ساعت پێم خۆشە بەهار یعنی ئیسان لەگە ماڵ منداری خۆ بستە دەرێ یعنی جەوەکی خۆشە الحەمدولله یعنی بەڕاستی کەش و هەوایەکەی زۆر خۆشە ئەخوای بە زیادوی چ گوڵێک لەم وەرزە دەردێت تۆ دڵە پێ خۆش بێ واللهی گوری نێرگز بەڕاستی نێرگز واتە خۆشی دڵخۆشی نێرگز هەموو بەهاران نێرگزە کڕیوە ئیشەڵڵا کردمانە ئیشەڵڵا هیچ نەکردیە بە خۆت چووی لە نێرگزگە ڕابێت ماشەڵڵا لەو نێزیکانەوە چ لەو نێزیکانە لەی زۆر دوور بڕۆ یعنی دووریش ماشەڵڵا بە خۆت زان دوسێ ڕۆژی یەکەمی نەورۆز زۆر قەرەبارغ یعنی مەجالی ئەوەی نییە زۆر دوور بڕۆی بەڕاستی بەهاری ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ بەهارانی ساڵانی ڕابردوو جیاوازێکی ئەوتۆ بینی واللهی بەهاری ئەو سال بەڕاستی بێت برێم خۆش بوو بەڕاستی بێت برێم زۆر خۆش بوو بەس بەڕاستی ینی ئینسان هەندێک شتەیە ینی ئێستا لە مەتەقی عەفرین و ئەو شتانە ینی ئەو شتان بەڕاستی ئینسان برێونەرێ کاریگەری لەسەر شتانە ئینسان کوردن برێونەرێ کوردن ینی دلمان پێی ئەوە دەبیت بەس بەهەرحاڵیش ینی ئینسان بەهارەکەی هەر دەکەی بەڕاستی بێت برێم مار و مندارن و ینی ماشەڵڵا جەوکەشی خۆشە الحەمدولله ئەو قرارش خۆش بوو بەکردنەوەی بەڕاستی بێت برێمکردنەوەی مەتاریش بڕە مەعاشەکیش هەر باش بوو تەقەولەخەک هات ئەویش عیبی نەبوو ینی ئەویش عیبی نەبوو بەڕاستی بێت برێم مەعاشەکە بەهارەکەی خۆشکردن هەرچەندە کەمیش بوو یعنی بەڕاستی بێت برێم مادەم تەقەولەخەکە هەرچەندە کەمیش بوو عالەمەکە و مەتاریش کراوە لە خۆی بەز مەتاری سلێمانی مەتاری هەولێری کراوە ئینشاءالله وەزع بەرە خۆشی دەڕواتن ئینشاءالله دنیا بەرە خۆشی دەڕۆ ئینشاءالله بە تەمای خۆی بەهار لای تۆ خۆشە؟ بەڵێ زۆر شتێکی بەهار لای تۆ زۆر خۆشە وڵە سەیران گە و بڕێن بۆ دەرەوە ئەو چتان بوو زۆر خۆشە ئەنە حەزەکەی لە بەهاران بچیتە دەرەوە؟ بەڵێ حەزەکەی زوو نەورۆز بێ بۆی بچیتە دەرەوە و سەفرە و سیاحەت و ئەوانەکەی بەڵێ زۆر حەز لێە ڕۆژ یەکەمی نەورۆزی دەرچوون؟ بەڵێ ئەو چەند ڕۆژە دەرەچن؟ 2 ڕۆژ بەڵێ بەهار لای تۆ چۆنە؟ بەڕاستی پێشەچی سڵاو لە بەرنامەکەی پێیان دەکەم بەڕاستی ینی بەڕاستی سەر لەم زۆر خۆشە گەشت و گوزارەکەم هاوڵاتیەکانیش هەموو لە دەرەوەن بەڕاستی جەژنە پیرۆزش لە ئێوە دەکەم لە گەشت هاوڵاتیانی کورد دڵە خۆشە بێ کە بینی خەڵکەم هاتۆتە دەرەوە خەڵک دڵخۆشە و سەیرانەکات بە دڵنیاییەوە بەڕاستی کوردان ینی کوردان ئازادن کاتێک جەژن دەکەن بەڕاستی
بەهاری ئەو ساڵ خۆشتر بوویان بەهاری ساڵی ڕابردوو بەهاری ئەم ساڵە بەتەکیت ئەو بەهارە بەراورد لەگەڵ بەهاری ساڵانی ڕابردوو جیاوازیەکی ئەو تۆ دەبینی بەرێ جیاوازیشتی زۆر دەبینی لەبەرەوە برا کوردانی ڕۆژ ئاوا ویان بەسەر هاتووە دووەمیش لەبەر بژێوی کوردستانی خۆمان و بژێوی ئەو خەڵکێ ینی بە تەواوەتی ینی داڕمایە نەخۆشی مایە و نەشادیش مایە ئەوش کە هاتینە دەرەوە هەر ئەوەیە وەش گوتین جەوەی بگۆڕین لە ماڵەوە ئەگەنا ئەو شیوە لە ماڵەوە هەر دەخورێ ئەو جەوە هاتین دەدرەوە گوتمان لە دەرەوە دەیخۆی بەگشتی بەهار کە دێ ئەم وەرزەیە کۆمەڵێ شتی جوان و شتی خۆشی لەگەڵە تۆ بە شتێکی ئەم بەهارە دڵخۆشە بی بە گوڵەکانی بە سەیرانەکانی بەخۆی ڕەنجی سەوز بە هەموو شێوەک خۆشیە داتن لەبەرەوەی سیرکە ناو خەستەخانەکان دکتۆرەکان معاوتوبیەکان ئەوەکان هەمووی سەوزیان لەبەرەوەی وەبی ئەو نەخۆشە نەترسێ شێوازەکی ئەوە بداتە ئەو نەخۆشانە و سەوز هێمای خۆشی و شادیە وڵای ساڵانی ڕابردوو خۆشتر بوو لە ئێستا بڕێک باشە ئێستا بەس سێ ساڵان خۆشتر بوو چکە لەبەرەوەی شەڕ و ئەوەمان نەبوو عالەم دڵخۆش بوو ئێستا بڕێک لەبەرەوەی بێئیشی و بێکاری کم کەس دێتە دەرێتن ساڵی ڕابردوو ڕێک بەهارەکەی مە لە نێو شەڕێکی نەخوازراوی داعشدا بوو پێدوانی ئەو ساڵکە و شەڕە کۆتایی پێهاتووە خۆشترە لەزال لەبەش ئەو ئەفرینی عالم دری خۆش نییە بەس لە نائیلازێک کابرا بێزا دەبی دێتە مەسایفی نۆرۆچی خۆی شتێکی بەهار هەیە تۆ زۆر دڵە پێخۆش بێ گوڵەکانی دارەکانی درەختەکانی یانیش لەگەڵەوەی کە دەستی دایکی منداڵان گریتوویەکی دەرەوە دەبێت دەستی داشی منداڵان توی بە باشترین هەڵبژارە ئەڵێ لەو بەهارەوە خۆشەکە دێم دەستی تۆ ئەگرم و هیچ دەستی گرتی لەم بارە طبعا شەراسفی دەکەم کە پیاوەکەم دەستم دەگریتن لە گوڵ و گوڵزاری بینە بەهار ینی لەو بەهارە ئەوەی لای تۆ خۆشە زیاتر چیە گوڵ و گوڵزار و کەسک و شینی خۆشەویستی بەخۆشی بێ دەرێ دەستی پیاوەکەت بگری دانیشی چایەک بخۆی دەستیشی نەگرتیە نەگرتووە بە حیاتی ژیانم دەستی نەگرتووی هەرەوە یعنی دەستوری خۆی بەرنادا دەڵێ خۆشترین شدەوەی من دەستی خێزانەکەم بگرم لە بەهار لەبەوەی دەستی ناو دەستی بدەیت بێ ناو دابنیشی سەفری خۆت بکەی ناو گوڵ و گیانە تۆ شتێکی بەهار زۆر دڵە پێ خۆشە بێ بەخوا بۆ چاوم بە کەس کاتەکەی دەکەویتن زۆر پێ خۆشەویت کاتی لەگەڵ ئەو منداڵە چاوگەشانەی خۆتن ئەو منداڵە چاوگەشانە ئەو هەر لەگە هیچ زانیە کاتیان بێ بۆ دەرەوە بینیوانیش دڵیان پێ خۆشە بێ دڵە بەو شتە خۆش نابێت بەرێوەڵی وەکی دەستیان دەگرم لە ڕێگاڕۆم ئەوە دەزانم هەموو دنیا هی منە ئارێوەڵا برا ئینشاڵڵا هەر هەموو دنیا هی تۆیە منداڵەکانت گەورە ئەبن و تەمەنێکی درێژیانە بێ ئینشاڵڵا تەمەن درێژی لەوەر هەمومانە هەمومان تەمەن درێژ دەبین خۆشحاڵ بووم احترامتان جیاوازی بەهاری ئەم ساڵ لەگەڵ بەهاری ساڵانی ڕابردوو هەیە بەڕای تۆ خۆشتران بڵێ جیاوازی هەیە لەبەرەوەی وەزعەکە باش نەبوواتە ئێستا موچە نهاتیە موچە نییە خەرک بێمەعاشە بێپارەیە بەس نەورۆسە دەکرێت لەبەرەوەی شتێکی خۆشە بەڕاستی قەدیمە نەورۆز هەر دەکرێت ئەگە برێونەرەی بەس بەڕاستی جیاوازی هەیە لەگەڵ چەند سارە شتێکی بەهار معنی هەیە کە تۆ ئەم وەرزەیە دێ دڵە پێ خۆشە بێ و چاوەڕێی ئەو شتەیەکی کە ئەو وەرزەیە دێ ینی ڕاستەخۆ چاوەڕێ و شتاکەی بۆ نمونە من وەکو خۆم کە بەهار دێ زوو چاوەڕێی گوڵی نێرگزەکەم تۆ شتێکم بەهارەیە دڵە پێ خۆشە بێ بەخۆی هەر هەموو گوڵێکی ئەو بەهارە جیار کەسکاتی و خۆشە بەڕاستی دا تۆ چ شتێکی ئەو بەهارەیە دڵە پێ خۆش دەبێت ئەی دڵم زۆر خۆشە کە لەگەڵ هاوسەرەکەم دانیشتومە کە نەورۆزێکی خۆشە بەڕاستی وادارم هەموو کەسێک
ئەو هەلا نەبێنە دەرەوە بەخۆشی و شادی لەگە ماڵ و مناڵیان بێنە دەرەوە دانیشن بخۆیان گەشت و سەیران بکەن. ینی خۆشترین شت لە بەهارێکە تۆی بینی وە چاوەڕێی بەهارەکەی بۆی دووبارە لەگەڵ هاوسەرەکە دەرچیتەوە؟ بەڵێ هیوادارم هەتا مردن پێکەوە بین. هەر پێکەوە بن و پێکەوە پیرخرا بن لەو بەهارەیە دەستی گرتووی لەم سەرم شاخ و داخێ بەڵێ وێنشمان گرتووە زۆر تەسویرمان کردووە بەڕاستی زۆر زۆر بەلام و خۆش بوو. ئینشەڵڵا هەموو ساڵێکتان هەر بەهار و خۆشی دەبێت ئەو منداڵە چاوگەشانە ئێوەن بەهار لە ئێوە چۆنە؟ وەڵا زۆر خۆشە. چاوەڕێی چ شتێکەکەی لە بەهاریانی کە ئەتەوێ بەهار بێ ئەو شتەیە بکەی ئەو شتەیە چیانی؟ وەڵا هەموو شتێک سەفرە و سەفرەکەی ئەم ساڵ خۆش بوو؟ زۆر. چەند ڕۆژ دەرچووی؟ وەڵا گەێنە دەرچوون؟ ئەم ڕۆژ دەرچوونەوە؟ باوکێکی چاکتان هەیە دەستی ماسکن دوای باشە هەستێکی چۆنە هەیە کە لەو بەهارە سەیرانەکەی تو دێتە ئینشەڵڵا وەزعی خۆش دەبی و ئارام دەبی و خۆشەڵ و هەموو گەری کوردستان عێراق هەر چار پارچە ئینشاڵڵا شتێکی بەهار هەیە کە تۆ دڵە پێ خۆش دەبێت؟ وەڵا من دڵم خۆش لە ئەو منداڵانم دوو کەمەنداممەیە شەر دەماغمەیە دوو مندام ناتەواوە هینایەتمە دەرێت با بڕک جەویان بگۆڕم دنیا خۆش بینەک و دڵمان خۆش نییە کە قەیرانەوە بەخۆ دەزانی وەزعکە کۆ ئەنێ دڵە خۆشە بێ کە ئەبینێ و منداڵانە دڵیان خۆش دڵیان خۆش بیتن ئارێ وڵە هەموو ساڵی چاوەڕوانی بەهارەکەی بۆی بەهار بێتەوە منداڵانە بێتە دەرەوە ئارێ وڵە ئینشەڵڵا هەر دڵخۆشە بن و هەر بەختەوەرە بن ئینشەڵڵا خوای گەورەش کوردستانی شاڵە شفای عاجل بۆ مناڵانەشتان هێنێرە و ئینشەڵڵا هەر دڵخۆشە بن وەڵا بەهارێ دڵخۆشە باس قچێکی وەزعی کوردان لە ئەو ینی ئافرین و ینی شانگال و ئەو تشتانە ترکەی لێ داوانە ینی قیچێکی ئەم ببێژن مە پێ خۆش نییە حەزنی ناوەنم جیاوازیان بەهارە لەگەڵ بەهارانی ساڵی ڕابردوو ئەنی بەهۆری پێشتر خۆشترە یان نەخۆشترە نایەنتە من گوت ئەوانە ئێستا ئەو وەزعانەی باش نییە ئەگەر بهار هەر بەهارە خۆشە ینی لە وەزعی بەهار خۆشە بەس ئێستا ئەوە وەزعانە شتێکی بەهار هەیە تۆ حەزی پێ دەکەی ینی ئەس دەکەی بەهار بێ لەوەی بچی ئەو شتەی بکەی وەڵا بەوار تێ منداڵان تینە دەرێ تێنە سافرێ و ئەو خۆشییانە تینە دارێ خەلک و عالەمی دیبنن و هەموو کوردن و ناو کوردە و تێن دارێ ئەو تشتانە ئەنی خۆشە و تشتانە پێ خۆش ئەتۆ شتێکی بەهارەیە دڵە پێ خۆش دەبێ خۆش نییە ئاوا دێنە دەرەوە هەموو بەیەکەوە دەکات نەوەڕێ جێوی خۆشە بدەرکێ خۆشە دڵخۆشە بێ کاتێ ئەبینێ و منداڵانە هاتۆتنە دەرێ و دڵیان خۆشە جەفانوک ئینشاڵڵا بەگەرنە وەتەنێ خوا ئینشاڵڵا سووری جوانی بن ملاتگی بەگەرێ ئێدەوەیژی پیرۆز بێ ئینشاڵڵا بەهاری دابێ لە نێو وەتەنی و شار و دەوڵەتی خۆتان دابن بەهاری ئەم ساڵ خۆشە بەس ئەوەیە کە خەڵکەکە زۆر دلی خۆش نییە لەوانەیە هەندێک خەمیشتی وای هەبێ بۆ کوردستان کە بەداگیرکردنی کەرک و ئێمە زۆر دڵمان خۆش نییە ئەوەیە کە عەفرین ئەو هایداتوە ئەگینا دڵمان خۆشە بوارێکی خۆشە نەورۆزی خۆمان هەر ئەکەین هەر چۆنێکە بێ من نەورۆزەکە ئەەکەین شتێکی بەهار هەیە کە تۆ دڵە پێ خۆشە بێ و چاوەڕوانی بەهار بێ بۆیە کە خزم و کەس و کەس ئەوەی خۆت دەبینی ئەچتە ناو خزم کەسەکانی خۆت خەڵک ئەبینی و ئەوەندە دڵخۆش توتەوە پێ خۆشە بەهار بێ بۆی لەگەڵ خزم و کەسان کۆبنەوە بەیەکەوە سەیرانکەن وەڵا زۆر خۆشە خەڵکێ بینی برادەری خۆت دەبینی دێتە ناو خزم و کەس شتیوە لەگە عایلەی خۆتی لەگە شتانە خۆش چاوەڕێی شتێ دەکەی لە بەهار ینی حەز دەکەی بەهار بێ بۆی ئەو شتەیە ئەنجام بدەیت ئینشاڵڵا لە بەهاردا هەموو خەڵک ژیانی خۆش دەبی و سربەخۆی ڕدەگەین و ئینشاڵڵا خەرک دڵخۆش دەبی حەز ناکەی بەهار بێ بۆی لەگەڵ ئەو خێزانە دەربچی لەگەڵ ماڵ و منداڵەکان گەشت بکەن سەفرە بکەن بە تاکیت زۆر خۆشە بە بەهاران دەرچی هەموو بەهاران گەشت و سەفرەتان کردووە لەو بەهارەش کردن لەگەڵ هاوسەرەکە دەستە گرت و ئابەسەر چیا و شاخ و داخانەکەوی خۆش ینی تۆ حەزەکەی بەهار بێ بۆی سەیرانکەی گەشتکەی یان شتێک هەیە لە بەهارە چاوەڕێیکی کە بەهار بێ بۆی بۆ نمونە گوڵی نێرگەز حەز لە گوڵی نێرگز نییە بەڵێ ئەسڵ گوڵی نێرگزی کڕی بە تاکیت دڵە کاکە دەم حەز دەکەم بەهار بێ بۆی گوڵی نێرگز بکڕم ئینشاڵڵا ئینشاڵڵا بەهار دێ ئینشاڵڵا گوڵی نێرگزاکرێن بەڕێزی دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵم خۆشحاڵیدا هەموو خەڵک چاوەڕێ ئەو ڕۆژەی دەکات ساڵانە لە 21 سێ خەڵک دەستە دەری لەگەڵ خزم و کەس و
برادری خۆت سەردانی لەگەڵ خزم کەس خۆ دێ ئەو سەیرانگایانە جەوەچ خۆش بەسەر دەبین و ئیشاڵە هیوامە ئەو بەهارەش ببێتە مای خۆشی لە بۆ گەلی کورد ببێتە مای ئەوەی ئەو قەیرانە تێپەڕی شتێک هەیە لە بەهار تۆ دڵە پێخۆشە بێ و چاوەڕێی بەهار بێ بۆی ئەم شتەیە بکەیت وەڵا ئەو گەشت و گوزار و جیا و بوارە و خۆشەوە ئەرەڵێ حەز دەکەی لە بەهاران شتێ زیاتر ئەنجام دەی یعنی وەکچی سەیران بۆنکردنی بۆڵ کڕینی بۆڵ بەسەر چیاکەوتن ئەم کەس حەزی لە گەشت گوزار و سەفرێ هەیە گەشت و گوزار بە تایبەت لەگەڵ چی لەگە عیلی خۆت و لەگە خانەوە دەکەت و بەها شتێکی خۆشە کە هەموو لەگەر ماڵ و منداڵت و خەلک و کەس و کار دێت چێ دەرێ بە دلێکی خۆش کەس ئیشەڵا کەس دلیشی ناخۆش نابێت نەورۆ شتێکی پیرۆزە زمانی با باپیامان لۆمان بەجێ مایتەوە دەمانەوێت هەموو نەورۆزانە هابینە دەرێ خەڵک دڵخۆش بیت و بە دلێکی فراوان یعنی ئارامی لەو دنیای بگەڕێ بسوڕێتەوە بینەرانی خۆشەویست بەو شێوەش هاتینە کۆتایی ئەڵقەی بەرنامەیەم جارەمان هیوامان وایە بەرنامەیەم جارەمان ببێتە جێگای ڕەزامەندی ئێوە عزیز بەهارتان هەر لە خۆشیدا بێ و هەر لە خۆشی و شادومانیدا بن تاڵقەیەکتر و بەرنامەیەکی تری پەیامی تۆ بە ئێوەی خۆشویست شاد دەبینەوە خواتان لەگەڵ